ڕێز و سڵاو خۆشەویستیم بۆ کەرکووشی عزیز چاوی یەک بەیچان ماجەکەم. ئەمڕۆ ئێمە هاتووین بۆ شارە جوانەکەی کەرکووک بۆ ئێوەی کە هەڵسین بە کۆنسەرتێکی پشکۆلانی خەنجیلانە تۆزێک لە خەم و خەفەتی خاک و نیشتیمان دوور بکەوینەوە و بچینە دنیای هونەرەوە و لەگەڵ چەند برادێکی ئازیزمە بەشدارە بین و کاکە هەڵۆ شێرکۆبێک کەسیش چەند هۆناوێکمان بۆ خوێنێتەوە و لێرە ڕێز و سڵاوی خۆمەگەێنم بە تەواوی کەرکووچیەکانی وادارم بۆ ئەو گەنجە جوانانەی کە لەم شارەیان کە ئایندەی ئێمە هیوادارم خاک و نیشتیمانیان خۆش بوێت تکاکەم دەستبەرداری ئەو خاکە نەبن چاوی یەک بەیشان ماچەکەم. لە ئێستادا نەخێر بەڵام زۆر بیرم لێ کردەوە ئیشەڵە لە ئایندەیەکی نزیکە ئەوان بێت. بەڵێ هاتووم لە خزمەتیانە بوو و ئەمە سێم جارمە بێم چەند خەڵاتێک دابەشەکەین بۆ هونەرمەندانی کە لە ژیانە نەماون بەڕاستی کە ساڵانێک لە کەرکووکە با بڵێن هەوڵیان ناوە و ئێمە لەوانەوە فێر بووین بەڕاستی زیاتر مەبەستی ئێمە ئەوەیە لەم کۆنسەرتە بەڕاستی. ئینشاڵڵا چوار بەرهەممان ئامادەیە. ئینشاڵڵا وەکو ئەرشێک وەکو فەرزێک لە ڕێگەی سنتەری داکۆوە بڕێرمەندا کە کۆنسەرتێکی ناوازە ئامادە بکەین. کۆنسەرتەکە پێک بێت لە گۆرانی و مۆسیقا و شعر. خۆشحاڵە بین بە ئامادەبوونی ئەو خۆشەویستانی کە ئەمڕۆ لێرا بن ومێداوارم توانین کارێکی جوان پێشکەشیان بکەین و جێ ڕەزامەندی هەموو ئێوەی خۆشەویست و هەموو بینەران و جۆگرانی خۆشەویست بێت. بە خۆشحاڵیەوە لەعنی لە ناو بەرنامەکانمان هەیە ئینشەڵڵا گەر مەقەدەر نەبێت لە داهاتوە بە خۆشحاڵی و حەزەکەم گۆرانێک بۆم دەڤەرە بڵێم ئینشەڵڵا. ئێمە وەکو ئینستیتوتی داکۆ بۆ گەشتپێدانی هونەر و کولتور یەکەم کارمانە لە شاری کەرکووکەوانێ بۆ دەستپێکی کۆنسەرتێکی گەورە بە شعر و مۆسیقا و گۆرانی بە بەشداری هونەرمەندان کاک پەیوەنجاف و کاک هونەری حەمەد جەزا و کاک ئەحمەد خەلیل خۆشم بەشدارم بە خوێندنەوەی کۆمەڵە شعر. دیارە ئەم کارانە بۆ خۆشەویستی شاری کەرکووک و زیندووکردنەوەی گۆرانی و مۆسیقایە بە ڕۆحێکی تەباوی پێکەوە ژیان هیوادارم ئەم کارانە بەردەوام بێ لە پاشە ڕۆژدا بە بەشداری هونەرمەندان و شاعرانی دیکە. ئێمە ئەمڕۆ میوانین چەنە خانە خوێن بەڵام میوانین و لە داهاتوشدا بەردەوامی ئەم جۆرە کۆنسەرتانە هەبێت.